بینن هجا خوشتوی افدم هوا باش خوشحالین کو جارکا دیگه هشتینه ای کو پشکش کرنا برنامج بکرمانچی ام همی زانین کو هریما کردستان گهشته بر درازین که هوا حل بجارتنا درباره پروسا حل بجارتنا الهریما کردستان درباره پروسا دموکراسی الهریما کردستان درباره کیشو یاساین دکفنا برانبر پروچون هوا حل بجارتنا و پروسا دنگدانه هر واسا شوازین فرض کرنه و شوازین دابش کرنا کرسی کان السر کاندیدان هر واسا مثلا کیشو گرفتن کفنا برانبر پروسا دنگدانه و اف کشن دی انگریدای کارتن الکترونی ام دی افریقا بحث کین میوانه ما بو افریقا بو دانستاندن السروان کشان برس قادر حسن عیدو نویسرو هل بزوانه سیده برس تو گلک خیراتی سپاس سیده برس تو وکی نویسکارو هل بزوانک پیتا پیکرک بو روشا سیاسیا هری ما کردستان تیرا در باز بید بگومان همی مجالا دا یعنی کارتی که نلسر همی کسو جیانا خلکی بگشتید کرد تو چوا پروسا دموکراسی هریما کردستان هل سنگین دست بکی سپاس بو تلویزیون آبادینان برنامه بکرمانجی بری پتر 300 ساله هوزنوانی کرد نافدار شاکاری خوی هنری دا احمد خانی روشا جواکا کردی بحث کلی و گوتیا لو هميشه بيك باتفاق دائم بتمرد وشقاق قرد هبوة ما اتفاقك ذكرى بكرة ما انقيادك روم عرب وعجم تمامي همياج مرادك الخلامي تكميل ذكر مدين ودولة تحصيل ذكر مع علم حكمة مخابني بشتي بورينا بتش 600 صالة اگر هنجي تويدا ميدا باتفاقي وناكو كيام ملتي كرد اگرت عيني بوا اگرت پشتوانی بویا بو دجمنه دک جارب اگرت عین و عینزا بویا مخابن پشتی بوی ناسی 100 ساله بتر هشتا او ناکوکی دوبرکی مایا هشتا او باتفاقی مایا هشتا وکو پیویست ام کرد اکدو پسدناکینو ام برانبری خو رد کین اوجی نبوان اگرا بلکی اگرت سیاسی اوجی بوی چندی ود گرتن کو پارتیت مید سیاسی اپوزیسیون و دسالات و مخابن تانو که پروسا دموکراسی هرس نکیه تانو که وکو پیویست باوری بدستا و دستکرنا دسالاتی نینه پریکا آشتیانه انکو پریکا دموکراسی هیویدارین شنو که پیوا پارتیت مید سیاسی هم پارتیت دسالات دارو هم پارتیت اپوزیسیون بزاوی بکن پارتیت مید سیاسی ببنه دبستان بو راهاتنا خلقی ما لسر دموکراسیتی و بنمای دموکراسیتی آیت اواسط که هم شواتا گوتی کو پروسا دموکراسی الهریما کردستان دلنگی و لوازیا کامازن دایا بالگاشی کو او شعراتا گوتی دائم به تمرد و شقاقا بگو من دم تمرد و شقاق هبیت یعنی دموکراسیات هنگی هبونا خونی ناچکو بگو من که سعید اگر ام بین برای خود دینا روشا سیاسی الهریما کردستان شنوط ایک ورا تا 2014 بتایبەتیژی دوو پارتیان سەرەکی لە کوردستانی بڕێوەت بن ئەگەر ئەم بین بەرێ خوردەینێ ڕاستیژی لەنگی وادوێ پرۆسیا سیاسی دەهەی ئەم دژین بێژین باشیوێت دەهین و خراپیجی دەهین بەڵام ئەگەر بین ئەم درستی بەراوردکەین سەبارەت هەرسکردنا دیموکراسیەتێ سەبارەت باوەڕ ئینانە دیموکراسیەتێ بدیتنا من پرۆسەیەکە گەلەکە هێدی هێدیە و فەربوو پێنگاوێت باشتر و بلەستر هاویدبانی و باشترین بەرگەشت بۆ ئاخفتامن کو بە نزیکی 6 هەفتێ پەڕین بۆ هەیڤ هەفتێ 188 ڕۆژتانۆکە حکوومەتان و حکوومەتە هەرێمێک کابینان و هاتە پێک ئینان بێگومان ئەگەرێت وێگەلەکەن ئێکشوان ئەگەراژی بدیتنا من و ئەس بەرپرسمش ئاقناخۆ نەبوونا متمانە و باوەریەت نابینە هێزولانی سیاسیدا ئەگەر هاتوو پرۆسا سیاسی کوردستانی پرۆسەیەکە دیموکراسی بە پرۆسەیەک بە بۆ ئێکودوو پەسەندکردنێ بۆ ئێکودوو قبولکردنێ دیتنا من وەزارەتە ناوخۆ یان وەزارەتە بەرگری پێشمەرگەی یان وەزارەتە دەرەی هەر دەستێکێ دەبێتن ئەگەر ئەو وەزارەتە ڕاستیژی دەستگا بن مؤسسە بن دیتنامە نەکێشەیە ئەو وەزارەتە دەستێکێ دەبێت باشە با تو نبینی هەڵبژارتن هەین کو وەکیمەل دەستپێکیش بەحسکی ئەم سباهی ئان دوو ڕۆژێ دی هوا هەڵبژارتنە دەست بکەێت و دەمینیت مەلوێری هەیڤێک بۆ ڕۆژا دەنگدانی ما ئەف پرۆسا یا هەوا هەڵبژارتنا خۆ پاڵاوتن خۆ کاندیدکردن و ڕەکلامکردن بۆ هەر حەزبێکی
هەر پرۆسە هەڵبژارت نەبخۆمە نابخۆ پارتێکەش دیموکراسیە هەڵبژارتن ڕاستە پارچەیەکە یان بنەمایەکەش بنەمای دیموکراسیەتی بە بەڵام ئایا هەڵبژارتن لە کوردستانی بشێوەیەکی تەندروست پرێوەچن هەرش بۆ نمونە ئەم دێت دەست پێکەین هەڵبژارتنە کاندیدا ئایا ئەف کاندیدا دەمێت ئێنە هەڵبژارتن لایەنی سیاسی کاندیدا بخۆ هەڵبژێرن و لیستا خۆپێکتین ئایا ڕاستی و درستی کەسانێت ئەکتیف کەسانێت تەکنۆقرات بۆ پەرلەمانی هەڵبێژێرن یان شک عەشیرەت و پێگەوانی جڤاکی و ئاین بتە پیڤەرێک بۆ دەستی چاکردنا کاندیدا دیتنا من تانۆکە لایەنێ ڕەوشەنبیری لایەنێ ئێشارەزایی و تەکنۆقراتی یە کاندیدی تانوکە نەبووە پیڤەرەکە ئەگەر ببدە پیڤەرەژی ینی گەلک پیڤەرێکی لاواز بووە بۆ دەستی چاکردنا کاندیدا ئەبە هەر خاڵە دەستی چاکردنا کاندیدا دەین وەختەی هەڵمەتە هەڵبژاردننا دەست پێت کەتن ئایا ئەم وەکو پارتیت سیاسی ئەوێ هەڵمەتە هەڵبژاردننا بە شێوەیەکی تەندروست پرێوەت بین لەسەر بنەمایت هەڵبژاردنەکە ڕاست و درست پاک و پاقژ هەڵبژاردنەکە بێگەرت هەڵبژاردنەکە ئازاد ئەمووی هەڵبەتی بڕێوەت بین یانجی شێوەیەکی دی وەکو بۆ بەرژەوەندیا خۆ بکارتینین بدیتنا من نە هەڵبژاردننا کاندیدا و نە هەڵمەتە هەڵبژاردنناژی تا ڕادەیەکی ڕەنگێکی وەسا ئەم پرێوە نابین گولگەل دیموکراسیەتی و بنەمای دیموکراسیەتی بگونجێت آیا هەمی حزبێت کوردستانی وەکیە کاندیدات هەڵبژێن یعنی هەمی سەر مستەوەی سەر بنەمای عەشیرەتێ و پێگەیویت ئاینی و پێگەیوی جوواکی کاندیدات هەڵبژێرن یان ڕەنگە هەندێک حزب باشی واصل جودا هەبن دیتنا من بۆ نمونە بەری چەند ساڵەکە بەری دو سێ ساڵەکە تەیار سادری کاندیدێت خۆب دەنگدان هەڵبژارد دەنگدان یعنی ئەندامێت تەیار سادری دەنگدان کرد و ئەوێت پترین دەنگ بێ نەبوونە کاندیدێت وان بوو بەغدا ڕاستە نۆکە شێوەیەکی گشتی ئەەکەم بێژین وەکی من گوتی پیڤەرێ عەشیرەتێ و ئاینی ئەف پیڤەرێت پێگەهێ مرۆڤی یە جڤاکی دیتنا من پیڤەرێت هەرە پێزن بۆ دەستیژاکردنا کەنی ڕەنگە دەستپێکە نۆت و ئێکێ یەکەم جار وەختێم چێت پرۆسە هەڵبژاردننا نۆت و بێ ڕەنگە هەندێک پارتین سیاسی هەندێک بۆچۆنی دی هەبن بەڵام دیارە بۆ پرۆسەیەکە دیموکراسی بۆ پرۆسە هەڵبژاردننا پێتڤە ئاستی ڕەوشترنبیری هەموو خەلکی بەرە پێش بچتن ینی ئەم وەکو کورد هێشتا وەساڵی نەهاتینە ئەگەر ئەش عەشیرەتێکی بم کابرایەکی دیش عەشیرەتەکە دی بت بەڵام گەلک زیەکتر و وژێ هاتیتر بچ کاندیدی عەشیرەتە من ڕەنگە ئەس دەنگی خۆ نەدەمێ یعنی ئەگەر خەلکێک هەبتن سەر ئەساسێ شیان و شارەزایت کاندیدی دەنگی خۆ بدەتێژی دیتنا من تانۆکە ئەو خەلکێکی کێمە ژبەر هەندێ هەموو پارتین سیاسی بێیک و ئەم بێژین فلانیان فلانی هەموو پارتی سیاسی ناچارت بن ڤان پیڤەرە بکەنە پیڤەر بۆ دەستیشانکردنا کاندیدێت چونکە خەلکی مال سەروان بنەمای دەنگی خۆ دەت ئەگەر چییە ینی پتریا حزبان وەکی تو بێژی ینی پرانیا حزبە پەنای بۆ عەشیرەتێ و پێگەی دینیت بە ژبەرکو ئایا حزب سەبەبەک و خەلک وەلێ هاتی یان ڕەوشە ئابووری سەبەبەک و خەلک وەلێ هاتی یان یعنی ئەگەر چییە و يعني جاركادي قيم عشيرة نعم مثلا مثلا من قيم اجتماعية يعني كانديد حزبي بهبي يعني شينا كانديد حزبي بيتا كانديد عشيرته شينا خلق الكانديد باشتر بجاريان خلق كانديد عشيرته خود جاريت اف جاريانه يعني اگر شيء دزني كاف سعيد اگر بحث بهاي جواكي يمكن قيمه عشائري ام هم قال عندك بهاي جواكي بهاي جواكي بهاي مقصد من نبوه اجتماعي بقول يعني بلكي وصل من الناس بلكي وقول ناس خلط بو قال جوان ما بس نبوه اجتماعي بلام سبارت ويتشندي كوبوشي حزب سياسي هموا ريبازا خو ريبازك دی یعنی ڕێبازەکە پێشکەفتی ڕەنگە گۆری بەرە ڕێبازەکە دی و ئاین و عەشیرەت و ئەمە بنەپیڤەرێک بۆ دەستیچاکردنا کاندیدا دیتنا من گەلک هۆکار هەبووینە گەلک هۆکار هەبووینە جوانە هۆکارێت ئابووری هەینە جوانە هۆکارێت دەوروبەرێ ما یعنی دەوروبەرێ ما وەکو کورد هەموو دەوڵەتێت عەرەبینە دەوڵەتێت ئاین پەروەرن زێدەباری ینی ئەو کاریگەریە خۆلمەتکن نەمازەژی گەلک پارتێت تونڕە و لە دەوروبەریمێت پەیدا بووین و دیتنا من ئەڤە دوو هۆکار بووینە هۆکارە هەرە کاریگەرژی دیتنا من حزبێت مەبخۆ پارتمێت سیاسی وەکو پێویست نەبووینە ئەو دەبستنا خەلکێمە و کادرێ خۆسەر بنەمایەت مدرن فێر بکەن و ڕاهێنن ینی بۆ نمونە ئەگەر ساڵێت هەفتەیە و هەشتیادا ما بەرێ خودابای کادرێت هەر حزبەکە کوردی دیار بوونە بە کادری حزبەکە
حزب شيوعية بكاردية كتية ببارتيا بەڵام ئەگەر نوکە ئەم بین بەرێ خۆ دەینە کادرت ما بیر و بۆ چۆنت هەموو کادرا یەت هەموو پارتی سیاسی گەلک نزیکیەکن بیرکردناوان بۆ چۆنتوان تێڕوانی ناوان بۆ مەسەلێت جڤاکی بۆ یەت سیاسی ئەلدەڤەرێ نیشتیمانی نزیکیەکن ینی ئەتکانە بێژم وەکو پێش نەبووین ئەو دەبستانێ بڕاستی ئایا ئەف چەندە وەتکات مرۆڤ وسە هەزرکات یعنی دیموکراسیات وەکی شکل تنەیە شلای گەوهری و ینی دەزانی ئەگەر هاتوو هەلبژارتن هەموو وڵاتێت عەرەبی هەموو وڵاتێت ڕۆژهەڵاتە نابین شێوەیەکی ڕوخساری ینی شکل بن بدیتنا من ڕاستە هەرێما کوردستانی ژیوەکی من دەستپێک گوتی پرۆسیا دیموکراسی شێوەیەکی گشتی لەنگی واتدایی هەلبژاردن هەماشەوە بەڵام ئەگەر کوردستانی بەراورد کێلگەل وڵاتی مەدیێت ڕۆژهەڵاتە نابین دیتنا من ڕەوشە کوردستانی ڕەوشە هەلبژاردن و دیموکراسی تا ڕادەیەکی باشترشوان وڵات ئەلوان وڵات هەر ئیجاری نینە ینی پتریاوان وڵاتی ڕۆژهەڵاتە نابین دەمێ هەلبژاردن لێت ئێنانجامدان ڕەنگە سەرکردە و پارتین سیاسیت دەسەڵاتدار 95 تینن بەڵام هێرە کوردستانی هەگە چونە بتن ئەف تەرازووە بە هاتیە گۆڕین بۆ نمونە ڕەنگە ئەم بێژی وێگا پێگەها حزبێکیش حزبە دهۆکێ پێگەهەکە ڕەهایە پێگەهەکە مەزنە یان سلێمانی پێگا حزبەکەدی بەڵام سەرتاسەری کوردستانی هیچ حزبەکە سیاسی نۆکە نینە ڕێژەیەکە ڕەها بینتنیا دەنگاش بلی مەبەستا من ڕێژە ڕەها ینی هەفتی سەدی و پێهل نەک و زۆرینە سادە پێنج زایدی سێدە بەرسان بەحسی شێوازی دەنگدانێ بکەین ئەف مەسەلا لیستە ڤەکیلی و نەڤەکیلی لیستانی میشە ڤەکیلی ئەوە ئەوروکە هەرێما کوردستانە ئێدە بجهینان وەکی ئەوە چەند انتخاباتەکە لەسەروی بنەمای ئەتێنە پەیڕەوکردن و هەر خەلکێک وەختێکی دەنگی خۆ دەت پێویە دەستپێکی دەنگی خۆ بدەتە حزبەکێ دەست نیشان کات حزبێ و پشتی هنگی شوێنی دەتە کاندیدێکیژی ئایا ئەف پرۆسەیە چەند ببوورە هەریشوانە تایبەتمەندی دوێ چنە و کیشکە باشترە بوو بۆ خەلکی هەرێما بژارتنادا شێواز بێتین کو عەرەبیت بێژنێ ئەشکال و سیستەمێتین ئەڤێ نۆکە ئەمت بێژین سیستەمی هەلبژارتنا سیستەمێت هەلبژارتنا هەلبەت گەلک سیستەمن دەستپێکە داهێنانە هەلبژاردنە تا ئیرۆ ڕۆژ 211 سیستەمێت هەلبژاردناوێتین شوان 211 نەح سیستەمێت سەرەکینە ئەو نەح سیستەمێت سەرەکیژی کەبنەت سێ خێزانادەت سێ ماڵادە بەڵام ئەو هەر سێ ماڵە سیستەمی زۆرینەیە ئێکت بێژن و سیستەمە نوێنەراتە ڕێژەی و نیمچە ڕێژەی یاخود تێکەل ئەف سیستەمێن هۆتێتە پێرەوکردن لە عێراقی کوردستانی سیستەمی نوێنەراتیە ڕیژەیی لیستە ڤەکیریە یاخود لیستە هەندێک بێژنێ نیمچە ڤەکیری هەندێک بێژنێ ڤەکیری چونکو لیستە ئازاد وهی و لیستە گرتی وهی و لیستە ڤەکیریایی جارێ ئەم لە کوردستانی عێراقی نەگەشتێوی ئاستی ئەم لیستە ئازاد مەهەبەتن چونکو لیستە ئازاد تو دەنگی دێبخۆ کاندیداش ناف هەموو لیستە هەلبژێری لیستە هەموو پارتی سیاسی بەڵام ئەف لیستانۆکە لیستە ڤەکیری تنێش ناف حزبەکێ دێ هەلبژێری هەلبەت بدیتنا من ئەگەرم بینە سیستەمێت هەلبژاردن باشترین سیستەم بۆ وڵاتێت ڕۆژهەڵاتە ناوین سیستەمێت نوێنەرەتیە ڕێژەیینە چونکو چوو حزب نابنە تاکرەوت دەسەڵاتێدا بۆچی ئەم بینین وڵاتێت ڕۆژهەڵاتە ناوین چونکو تانۆکەژی ناخ و دەرونێ ملەتێت ڕۆژهەڵاتە ناوین چی سەرکردە بن پارتێت سیاسی بن بەرپرس بن تانۆکەژی ناخ و دەرونیان هیچ دیکتاتوریەتێ ڤاڵانە بووە چونکو سەدەها ساڵە لەسەر دیکتاتوریەتی هاتینە پەروەردەکردنە ژبەر هەندێ سیستەمی زۆرینەی سیستەمێکی نەگونجاو بووان وڵاتە چونکو توان سیستەمادا تاکە حزب تاکە سەرکردە بتە دەسەڵاتدار بتە حکومڕان بەڵام نوێنەراتە ڕێژەیی هەر حزبك دیفسەنگ و پێگەها خۆ دێ نوێنەرێت خۆ ئەت پەرلەمانی دەهەبن و هەر وسا دێ حکوومەتی دەژی دێ پوی ڕەنگی نوێنەرێت خۆ بن ئەف سیستەمی نوێنەراتە ڕێژەیی سیستەمێکی گەلێکی باشە بۆ وان وڵاتە بۆ vێ قۆناغێ و بۆ عێراقیژی بەڵام شێوازێ دابەشکردنا کورسیکە وی سیستەمیدا ئەم دێ پۆشی بەحسی شێوازی دابەشکردنێکین من پرسیارێک هەبوو لەسەر بەس یعنی هەکەر ئەم بزڤڕینە ئەو خفتنتە دەستپێکی گوتین و خەڵک جارێکە دیڤەگەر یا عەشیرەتێ جارێکە دیڤەگەر یا مثلا کەسێن خودان پێگە یا دینی هەبیت هەر وەسا یعنی پتر واکر کو بیتە ئەگەرێک جارێکە دی تعەسوبە عەشیری و ئەف نەزانی نەڤەگەریتەوە بەلکی یەکە یا باشتر ئەو بۆ عێراقی یعنی هەمی عێراق هەمی ڤێڕەوشیدا دەرباز بیت یا باشتر بوو کو لیستا گرتی بە و حزب الگۆر
وەکتا گوتی گۆر شارەزایی و گۆر تایبەتمەندی گۆر پرۆفیشنالی وەکتا گوتی تەکنۆقراتی ئەتشیا ئەندامێت خۆ ڕێزکات یعنی وێ حزبێ دوێت دەستپێکی مەسەلەن ئێکی قانونی ئێکی اقتصادی دا شارەزا ئێکی مەجالێکی سەقافی دا شارەزا ئێکی مەجالێکی دی دا شارەزا دا هەکو ئەڤەت چنە پەرلەمانی يعني نينالد في حزب بن فان همي مجال دا نكو مرشحيت حزبك بينش كرة آغا بچن و هميد نظام بن هكا بينش بشن هميد نظام بن او حزب وقت تشيل البرلماني دا وكاسة شارع زاينم بوي بشتت لجان دا وثخرات قانوني السر بينا جرتن هنجي ام نشين ببنا نريد راستقينيت ملتك يعني ان خاكي باجره كيماتي بس هكا ليستا جرتي بانجي حزب دا ديف شارع زاي خو كاسيت شارع دانيت وهنجي او خكتني داشيت سبارت يعني طيبت يعني سبارت بيجومان وقت كانديد بين هالبجاتن سبنماي عشيته وأينا بردوامي ببورينا دمي دي تندروية أيني و عشيري إيجاحكي بنمالي دماغيريا عشيري اتناف ملتي كردة دي بربلاف بتن وكي بري صادق صالة أم دي زفرينفا فرا بارتي كردستاني پیداچونك الخوبكن و پیداچونك الشوازي هالبجارنا كانديدا بكن أفيك دو پێویستە پارتی سیاسی دەمێ کاندیدا هەڵبژێرن بەرێ خوددنێ کامە چەند لیجنەت هەینەت پەرلەمانیدا پێتوی ئەم شارەزایت وان بووە لەڤڕێکەین ڕەنگەل بەغدایە ئەگەرێ نە شارەزەیە پەرلەمانتارە ڕەنگەل بەغدای گەلە جارە سەرە یەک پەیوێت یاسایەکێدا ئەم وەکو ملەتی کورد شێوەیەکی گشتی باجاوێ بدەین ژبەر هەندێ ئەوە سیستەمەکێ یان شێوازێکی گەلێکێ نەگوجاوە بۆ دەستیشاکردنا کاندیدا سەبارەت لیستاگرتی بۆچی نەچێترە ئەس بین لیستاگرتی نەچێترە بۆچی چونکو ئۆرگانێت حزبی ئەوێ لیستێ دوو بەرژەوەندێت خۆ وەکو کادرێت وێ ئۆرگانێ دێ وەکی بەرژەوەندێت خۆ دێ زنجیراوان کاندیدا دەستنیشانکەن ینی بۆ نمونە سبە مەڵبەند یان لەق دەمێ لیستا خۆ دروستکەتن ڕەنگە هەنگیجێک دیسە مەسەلا مرۆڤانی و خزمانی و عەشیرەت و ئاین کاریگەریە خۆ بکەتن ڕەنگە ئەزوت و هەر ئۆرگانێکی دەبین مدوێت برایە من یان مامێ من یان پسمامی من کە کاندیدا مدوێت یەکێ بت دەوێت یەکێ بەتێدی دوێتی دوێ بتن ئەگەر یە دمایکێ بتن ڕەگام پێ نەرازی بن ئەvە ئێک لیستاگرتی نەباشە یا دوێژی لیستاگرتی نەباشە بۆچی چونکو ملەتێکی وەکی ماگوتی وەکو پێست ئەم دیموکراسیەتی قبول ناکەین بتە ئەگەرێک بۆ سەرهێلدانە ناکۆکی و دووبەرەکێت ناپەینە پارتی سیاسی دەست پارتێکی بپارتەکەتی بەڵام ئەگەر لیستا بەکری بتن گەلە جارە کەسایەتیە مرۆڤی شیان و شارەزایەت مرۆڤی دەبنە ئەگەرێک و مرۆڤ ببتە پەرلەمانتار ڕەنگە لیستە ناوی مرۆڤی بیستێ بژی بەڵام مرۆڤ کەسی ئێکێ بتن و خاڵا دوێ ئەوە و ململانێت ناوبەینە چوو پارتی سیاسی لە دروست نابێت ئەو ململانێت ناوبەینە هەمان پارتە دروستن ڕەنگە بێگا بێت سبەت هەلمەتە هەڵبژارنا ئەو ململانێت ناوبەینە کادرێت یەکێتی نیشتمانی کوردستان دە پەرلەمان کاندیدێت یەکێتی دە ڕوودەتن یان ئەو ململانێت ناوبەینە کاندی پارتی خۆدا ڕوودەتن ناوبەرە یەکێتی و پارتی خۆدا ڕوونەدەن هەر کەسێکی مژولە بخۆڤە هەر کەسێکی مژولە بخۆڤە و کۆمکردە دەنگا بخۆ باشە یعنی گەلێک جارە وەسط دەدا بەحەسکردن و خلافات ناوبەرە لیستە هەرێما کوردستانê هەندێک وەکشی بریندارکردنێت گەیدە دەرەجە بریندارکردنا دەرونی ئایا ئەوروپاشی یعنی دەمێ هەڵبژاردن تێنەکردن یعنی gelek şevekî kirêt yani endamet xwe endamet yek û dû kandîdet yek û dû kirêtkiyan û fihêtkiyan û şermizartkiyan bes li wêrê ev kultura wasayê çê bûyî ku ew best hewa helbijartina da wasa bît wextê hewa helbijartina xilas bît her kes netîcê razî ye her kesê ew gotnêt gotîn tinê bû helbijartina bûn gotîn piştî helbijartina êdî hekû bêjin xuda ew reht têda nemaye yani êdî ev rihe ev heste derbas nabîte piştî helbijartina herêma Kurdistanê bû çi tişiyan danîn ev çende derbas bibît belê keke Saîd her wekî min gotî berînoka helbijartin renga بۆ مە تشێکی نو بتن هەرچەندە بترێژ 2000 ساڵە جیواکی مرۆڤایەتی هەلبژارتن ناسکرین و هەلبژارتنە سەرکردێت خۆت هەلبژێرن مگوتی هەر تشتێکی نو هەبتن دەمێتێتە ناف ملەتت ڕۆژلاتی پشێوەیەکی تەندروست سەردەریت گەل نادیتەکردن هەر بگرەش ئامیرا بگرەش ئۆتۆمبیلێ بگرە هەروەسا مەسەرکارە بێ بگرەش موبایل وەختی هاتین خەلک پشێوەیەکی ساغلەم سەردەریت گەلوان ئامیرا ناکەتن هەلبژارتنیشی هەمان شێوە
بديتنا من بوما وكو كرد اف من الملانيه دولة اوروبي وامريكا تشيلبتن ديتنا من بوما داس نادتن بوشي دمي ام وينت ايكودو درينين يعني ام بزاف بكاين نافي ايكودو كريت بكاين يعني ام الملانيه ك يا الرواجي ديال ايكودو بكاين جبلي في من الملانيه انا الروا ام الملانيه كالرواجي بكاين او كربوكيو نيفيان دي قال مدامينه الرنق بودمك يدريش بودمك يدريش او كربوكيو نيفيان دي مين بلام ولات بياني بتفير بين خلكي بياني فير بي بيشتي هالمتا هالبجاتنا ابنامي تنجبر هندي بديتنا من بوما وكو كرد من الملانيه كان نرمونيان هالمتا كان نرم يا هالبجار نادفيت بارتي سياسي كانديدات اتحاد حزبك بزاف بكن بحثي خوب كان بحثي برنامج خوب كان بحثي باشي خوب كان بحثي ميجو سروريا ولاتو بارتي خويت سياسي بكن بحثي برنامج خويت دهاتي بكن بو خلق سلام بنما دنجي دتي بلام بحثي خرابيا بارتي ديال سياسي بكينو بحثي ميجو بارتي ديال سياسي يا نباش بكينو بحثي برنامج بكين دي تامتشي خرابه چونكو او دي بتا نريت الدف ما همكو خلق وهمكو بارتي سياسي جي الرنجات باشا روجي داتي عند اين دا بتاجرك بو سهل دانا تندو تيجتنا بين هدو بارتي سياسيين بس اول هلما كردستاني اول بينا 22 سال سر لكمين هالبجارتن در باز سال نوتو دوی اول 2000 بله 22 سال 22 سال سر در باز بود آیا 22 سال نشه هندك کلتوری بو مچگان کو يعني ام كيماتي برحسفكي سر دریل گل گازنده هالبجارتنا بکن كاكي سعيد تزاني راس بيجي 22 سال بولين ونوكجي قال خلكي ما وكو بيويست فيتشتي برازي نابت قبول ناكتن بلا ما اگر بيجين ستاسري كردستاني اف بروسيا بيج بنا تشوا ام رنگا راس نابيجين چونكو ستاسري كردستاني في رنگينين رنگش باجيركي بو باجيركي دي قال جارش باجيركي بو باجيركي دي اف جدايا واهي وبديتنا من خلكي مجي نوتو دي 2004 بديتنا من خلكي مجي تاراداكي بيج بچوي خالد اگر هندك ازادي بتر هبتن بدنا من خلق دي بتر برنامج دنگي خودته برنامج بارتي سياسي دي دنگي خودته كانديدا بلام دي دوباره بيجم نوكجيل همو باجير الكردستاني وكو بيويست او ازاديانينا ام دي بيجين ازادي وهي ام دي بيجين ديمقراطيه بلام نوكجي خلق ما دنگ دنگي خودت نه دنگي خو گله جراناده تكانديدي گله جراناده بارتي سياسي گله جرا البن فشاري وقشاري وترساندني وگله جرا جبر برجوندي خو دي دنگي خودتا بارتكا دسنشاكي قال جرا انت قال هلمتي البجار نادا دي بيجنا خلكي دنگي خبدا فلان كان دي فلان كان بيج برا اسماء مستمع يعني اس نزانم تشيما برجون ديام هندت قاز از دنگي خبدا بارتكا سياسيه دسنشاكيس رنگاس نكرم كبيز دنگي خو بدما بارتكا دي يعني تانو كجي او ازادينين خلق ازادانه دنگي خبدت آیا اف نبونا آزادیه يعني خلقش دفخو و هزرتيات يانجي عمليات ترسو تقاندنا خلقي بشواكي برنامج رشكري يعني ايتا پیرو كردن كل بلكي از بحث همي باجرت كردستان كم هم كيماتي الهرم كردستاني ما اف خلقه وكي سلوك ان وكي روشنبيري ما برهمي كنا ما برهمي بارتي بيكتي وگرتو گوران فلان اف 22 ساله 23 ساله كيماتي بارتي بيكتي حكمي الهرم كردستان كان بكيماتي اويت افروكا اويت هنگيش داي بون افروكا دنگي خود دانو پرورده یا پارتي بكتينه يعني يدي ما حقنين هم بيشين والله او پرورده یا بعثيانه و پرورده یا ترکانه و پرورده یا ایران یا يدي او چند نمايه يعني وگاوي جي لك دنگي خودت کو حتى سر هستي يعني پرورده یا هرم كردستانه یا پرورده یا حزب كردستانيه راستك يعني هكو او بترسيت هكو او بوجدانانه دنگي خوب داد هكو او بنگفه دنگي خوب داد هكو او نزاني دنگي خوب داد گازنداش کسی ناینه کنش برید از حالات حریم کردستان راستك که سعیدی سادم گویی دی بیجم دمیمروف پروسه که یعنی پارتک سیاسی یعنی پروسه که سیاسی هات سنگینتن پیوسته باشی خرابی تی بیجد اگر ام بین بس بحث خرابیت پروسه سیاسی حریم کردستانی بکین رنگ ام دی ظلم که مزن هر دو پارتی سرکی بتایبتی یکی پارتی کین که جارک رواتیا خویش ورشگیری هی و جارک رواتیا خویا هل بجارناهي رنگا اف بارد خير امتر درباز مكو كرد رنگا بتريا ملتت هل بجارتنا اتكن رنگت فان بروس ادفان قناغرات درباز ببن دسبيكا نوتو دي خلكي من المليانيه كجلك جوان تكر
ڕەنگە هەندێک جارە ململانەیەکە ناڕەوا بووژی بەڵام گەلک وێرەکانە ململانی سەتاسەی کوردستانی هاتەکردن لێ دهۆکی و ئەولێر و سلێمانیژی ململانی هاتەکردن ئەنجام دا ساڵە نۆت و چارێ شەرێ براکوژی یان ڕووداوێت نەخوازراوێت نافخۆی چێبوون ئش نۆت و چایە تا 2023 ڕەنگە ئەو کەش و هەوای ترس و سەهمێ سەرێ خەلکێدا بتە چاندن یانی 9 ساڵە خەلک ئازادیە پارتەکە سیاسی دهۆکێ نەبوو ئازادیە پارتەکە سیاسی سلێمانی نەبوو ئەوێ چەندێ تان و کەژی ئاسەوارت خۆ کاریگەریا خۆ وامای سەر خەلکێ ئەگەر نوێنبەری خۆ بدەینێ بچینە باژێرێ مووسل دەمی هەڵبژارتن ئێنەکردن پرۆسای هەڵبژاردان لێ دەرێت گەلک جودای هیچ دهۆکی خەلک ئازادانەتر دەنگی خۆ دەنە پارتی سیاسی چی دەنە پێکێتی یان پارتیان گۆڕە خەلک لێرێ بتر دەستڤەکری و بتر ئازادە بۆچی وان ڕووداوێت شەرێ نافخۆی نەدیتینە ڕووداوی شەرێ نافخۆی نەدیتینە بەڵام دهۆکی و هەولێر و ڕەنگە سلێمانی کێمتر هەستە پوێ چەندێ بکەن هەرچەندە سلێمانی ڕەنگە کێمتر بێ چەندێ بکەن باشترین بەلگەژی بۆ ئاخنا من کە یەکێتی دەسەڵاتدار بوو سلێمانی باجێرێ سەوز بوو ئیرۆ ڕۆژ هەڵبژاردنی دمایکێدا گۆڕان پترش یەکێتی دەنگینان یعنی دکارم بێژم پرۆسا سیاسی کوردستانی پرۆسەیەکە ڕێژەیە باشی و خراپی توێ هەموو خراپنین و هەموو باشینین و بدیتنا من باشی توێ پترنش خراپی توێ بەڵام ئەگەر vێگاوێ ڕەوشە سیاسی هەریما کوردستانی باش بتن مە باشتر دەبێتن ئەگەر خزمەتە خەلکی هاتبتەکردن مەدوێت بەتر بێتەکردن ئەگەر ئازادیە سیاسی هەبتن مەدوێتن ئەو ئازادیە سیاسی هەموو ڕامانە پێیوێ بڕاستی و درستی ئازادیە سیاسیە بتن و ئەو ئازادیە سیاسیە بتن بتر بەرژەوەندیە پارتادایە و بتر بەرژەوەندیە خەلکێ مەدەژی بەڵام مخابنی تانو کە هەموو بووی ڕەنگی بەرێخۆ نادەنە ینی نە پارتی سیاسی و نە خەلکی مەجیب بووی چاوی بەرێخۆ نادەنە دەسەڵاتە سیاسیان پرۆسە سیاسی لە هەریما کوردستانی ڕەنگە نۆکەژی گەلە خەلک وەختی دەنگی خوددان مەگوتی هەندێک دێبن گەفێ و هەڕەشێ و ترسان لێدەن هەندێکی بەربەرژەوی دێت خۆ و هەندێک ڕاستی و درستیجی چیل دهۆکێ بن خەلکێ ساکار و سادەیە خەلکێکی بیر و باوەڕ پارتیە دەنگی خودەتی وە سلێمانیژی هەماشێوە ئەو خەلکێ ساکار و سادە ئەو خەلکێ بیر و باوەڕ یەکێتیە و دەنگی دەتە یەکێتیە یعنی ملت ئێمە چەند چی نەکن بەس ڕاستیژی هەندێکژێ ئەو خەلکەنە یە بیر و باوەڕ دەنگی خودە ئایا هەکوو قۆناغت گەهیتەوێ ئاستیک و حزبك جفال خلكي بكات وخلكي بترسينيت ومثلا يعني جهيت أبي درجك وخلك ترسيد بيجيتناكو أرزاقي مبرناكو خارنا مبرن آية أو حزبوات كات أو قوات خوش وكيش منطق القوة أنج بيجي قواتي بيش عندك أنج منطقة ضعيفية يعني بديتنا من هر هيزك السياسي ئەدەوێ قوناغێدا ڕۆژهەلاتە ناویم پشێوەیەکی گشتی و عراقی تایبەتی و کوردستانی تایبەتتر هەر کەسێک هەر پارتێکە سیاسی بێ لۆجیکێ سەرەدرێت گەڵ خەلکی خۆدە بکەتن بدیتنا من ئەوت شاشن ئەگەر بۆرە دوێ پرۆسە هەڵبژاردنە چۆ سەریت ئێکەدی دەناچێت ئێکەدی چۆت ینی ئەف گەف و هەڕەشە و ترساندا خەلکێ یا هێدی بەرەب نەمانێ چتن یا هێدی بەرەب هەندێک چتن خەلک ئێدی بتر هشیار بتن و ئێدی ترس ناخو دەرونی لە خەلکی دەنەمێنتن دیتا من ئەو هێزا سیاسیاوی لۆجیکە بکاربینێتن ئەگەر ئیرۆکە یان سبە دوان هەڵبژاردنەدا سەرکەفتنەکە دەست بەبینیژی سەرکەفتنەکە بەروەختە سەرکەفتنەکە بەروەختە و قۆناغێت بێدە ڕۆژ بە ڕۆژێ دیتنا من ئەگەر ئەف دەنگێت زێدێت هەر پارتەکە سیاسی بڤێرەنگیوان دەنگە دەستخۆ ببینێتن قۆناغێت بێدە ئەگەر چی هێدی دیتنا من دێ سنگ و پێگەها خۆیان جارە هێدی دەست دەستەتن ئەو چی پارتە سیاسی کوردستانی ڤێرەنگی سەردەری يعني ئەو چدەگوتیشی گەلێکی گرنگ بوو ئەمە پرسیارەمە ئەو بوو يعني حزبك حتاکو بگەهیتەوی ئیوی دەرەجێک و خەلکی بترسینیت بێژتێت يعني هوا دوێت هەوە نەوێت دەنگی خوددانە من هەکەر ئەزدی هوکەمەها ئەو حزب یا قووەتە لەوەوەت کات ئانژیش ترسێ شلاوازیا خۆ ترسیت يعني نەکو لاوازیاوێ دیار بیت لەوە پەنای بووژی دیتنا من ئێک وەکو هێزە لەشکەری خوددان هێزە وەکو هێزە لەشکەری بەڵام وەکو هێزە بیر و باوەرە هێزە حزری دیتنا من هەرچی پارتە سیاسی vê lojîkê bikarbîn gel xelkê me de dîtna min ew ji lawaziya bîr û bawerê xwe ji lawaziya xwe de wekû nebû qutabxaneyeke rast û durist nebû dibistanek xelkê xwe pê bigehîn ser bîr û bawerê xwe yan hindek bernamê baş û ciwan û rêk û pêk bo milletê xwe berhev biketin û xelek serî bi nameyê dengê xwe bidetî
ئەو تو نبینێ ئەو بەشداریەکەند و دیموکراسیەکە یا کرێتگیری یا مشەوە هەرێما کوردستانی پەیداکەن بێگومان کەکێ سعید وەکیمە گوتی دیموکراسیات gelek binemane. Ekş binemayı demokrasiyi te helbijartına. Ekş binemayı tuye. Eğer ev binemayı jiye legbet kabu prosa siyasi Kurdistan'ı prosa demokrasi Kurdistan'ı de berep kiveçtin. Bas heka hezbekiş yani vi binemayı kiret ketu beji ev binemayı di salameti darbas ket. Beguman vaki min goti demokrasiyat çend binemayana. Ve ev binema hemu pek ve pek ve giredayne pek ve prosa demokrasi çetken. Eğer binemayı ekik vel bijatına amwi binemayı vaku pevist peyravnekeynu cebeceynekeynu ve em kiret bikeyn beguman prosa demokrasi pişeveki geçti de Kurdistan'ı kiret keyin çünkü prosa demokrasi vaki ma goti hel bijatına azadiya siyasiya ejek vekina da salata parla da salata cebecekirne de parlamena qazaya روزنامه‌وانی آزادی روزنامه‌وانی کومکه بنمای پک و پروسه دموکراسی بکارتینیم دیتا من هر حزب سیاسی هر بنمای که جوان بنمای پیشل بکتن پراسی درستی جبه جنکتن کوابو نیازاوی هزرت اون الپاشا روجی کردستان که دیکتاتور آبام کن. باشه قولا قادش بچینم پیش بحث کید اف مثلا کو افریقا هریم کردستان هر پارێزگه هک بازنه که هر بجارتنا و هر بجارتنید برانه که هریم مثلا بلکه یک جارا عراق همی یک بازنه هندک جارا هریم کردستان همی یک بازنه مثلا هر پارێزگه هک یک بازنه چه سلبی و چه ارین چه باش چه خراب هنه سلبیات ایجابیات چه هنه وکی ما گوتی هر سیستمی که هل بجارتنا هم باشید خوهین هم خرابیت خوهین و هر سیستمک دمی اتیت داهنان بزاوید کتن که ماسید سیستمی بری خو نهلتن و سیستم سیاسی چو ولاتا نوک ایکن رنگ السرتاسری دنیای همو ولاتت پروسا دموکراسی بریوت بن و هلبجارتنا انجام دن رنگ دو ولات بتنجی دو سیستم سیاسیت هاوجود یعنی توکو ایک نبن چونکه دمی سیستم سیاسی این هلبجارتن بیتویا باکراوند وی ملتی یه سیاسی یه آبور یه جواکی بيت خواندن هروسا بيكاتا في ملتي بيت خواندن انكو خواندن كزانستي اكاديمي يجدگير سروشا ولاتي وملتي وباكراوندي في ملتي بيت كرين انجا سيستمك سياسي بتربجات سبانت سيستمي كو هر بارزگه هكت كتب بازنيك باشيت وچنا باشيت امن دنگت بارزگه بخو بوچ بارزگه ديناچن انكو خلق پارێزگەهەیە نوێنەری خۆت هەڵبژێرتن بدیتنا من بدوی سیستەمی دا ئەو نوێنەرێت چنە پەرلەمانیدا نوێنەرێت ڕاستیقینەیەت ملەتینە نوێنەرێت ڕاستیقینەیەت پارێزگەیەنە بەڵام ئەگەر هاتوو کوردستان هەموو یان عێراق هەموو یەک باز نەبا ڕەنگە دەنگێت سلێمانی ڕەنگە بۆ مەهاتبانە ئێمە بۆ هەولێر چوبانێت هەولێر بۆ بەغدا چوبانە بدیتنا من ئەوە بۆ وڵاتێکی وەکی وڵاتیمە ناگونجتن بۆ وڵاتی وەکی وڵاتیمە بدیتنا من ناگونجتن ڕاستە